ڕێز و سڵاوێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست لە بەرنامەی لێکدانەوە هەڵوێست ئەم جارشمانە چەند بابەتێکمان بۆ ئامادەکردوون کە سەردێڕی یەکەم بابەتمان بەم شێوازە دەست پێ دەکات گێرۆگرفتەکانی ژیانی لاوان و ئاسۆی دواڕۆژی خەباتیان بێکاری و پەرسەندنی ئازارە کۆمەڵایەتیەکان و لەوانە گیرۆ دەبوون بە مەوادی مخدر هەڕەشە لە ئێستا و لە داهاتووی لاوانی ئێران دەکات لاوێک کە بە هەزار هیوا و ئاواتەوە دوای تێپەڕکردنی دەیان گیر و گرفت و بربەست کە ڕژێمی ئیسلامی و یان هەژاری بەگشتی لەسەر ڕێگای دەیناوە سەرنجام دەتوانێت مەدرەکێکی تەحسیلی لە ئاستی دەبیرستان هونەرستان و یان دانیشگادا بەدەست بهێنێت و دوای ئەوەش 2 ساڵ لە تەمەنی خۆی بە سەربازیکردن بۆ ڕژیم خسار بکات بەڵام سەرەڕای هەموو ئەوانە نەتوانێت پیشەیەکی گونجاو لەگەڵ مەدرەک و خوێندنەکەی بەدەست بێنێت هەموو ئاواتوارە زۆکانی بەبادا دەچێت ئاخوا دەبێت حاڵ و ڕۆژی جوانێک کە بەهۆی بێکاری و بەهۆی نەبوونی هیچ چەشنە سەرچاوەیەکی داهاتی سربەخۆ خۆی بە سەرباری بنەماڵەکەی دەزانێت و تەنانەت ناتوانێت خەرج و مەخارجی زیواجکردن و پێکهێنانی خانەوە دەشدابین بکات چۆن بێت لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی لاوان نە لەسەر زیندوی شەور و شوقی دەورانی لاوێتی خۆیان بەهرەیەک دەبن و نە ئەو دەرفەتە بەدەستدێنن کە توانە و ئیستعدادی خۆیان گەشە پێ بدەن جگە لە هەموو ئەمانەش ڕژێمی کۆماری ئیسلامی بەردەوام خەریکی خۆزازدانە بۆ تۆڵەسەندنەوە لە لاوانێک کە لە دەورانی مەدرسە و دەبیرستاندا نەیانتوانیوە ئەوان وەکو ئەلگۆیەک کە ویستویەتی واتە مێشک وشک و ژێر چەپۆکە و دەروون نەزم بار بێنێت لە ڕاستیدا هەموو سەرمایە گوزاری ڕژێمی ئیسلامی لە ماوەی 47 ساڵی ڕابردوو لەم بوارەدا فەوتاوە کۆماری ئیسلامی گەلێک پرۆژەی جۆراوجۆری لە ژێرناوی مبارزە لە دژی هێرشی فەرهەنگی ڕۆژاوە بۆ زاڵبوون بەسەر لەش و ڕۆحی لاوان بەڕێوە برد بەڵام دیتمان کە هەمووی ئەو پرۆژانە بەرامبەر بە شەپۆلی حرەکەتی بەرەو پێشی کۆمەڵگا بوونە بڵقی سەرئاو جوانان ئەگەر بێکارن و ئەگەر لە سەرەتای ترین دەرفەتێک بۆ بەهرەمەند بوون لە پێویداویستیەکانی سروشتی دەورانی جوانی خۆیان بێبەشن بەڵام بەرامبەر بە هەلومەرجی ژیانیان سەریان دانەنەواندووە و ڕێگای خەبات لە دژی ئەم ڕێژەمەیان گرتووەتە بەر ئەم ڕاستیە کاتێک ئاشکراتر دەبێت یان کاتێ ئاشکراتر دەردەکەوێت کە ئەم لاوانە هەر دەرفەتێک کە پەیدای دەکەن خەبات بۆ لە ناوبردننی سەرجەم ڕژێمی سەرڕۆی کۆماری ئیسلامی دەکەن ئامانج شۆڕشی ژن ژیان ئازادی لە ساڵی 1400 هەتاوی نمونەیەک بوو لە توانای لە بن نەهاتووی لاوانی ئەم وڵاتە لاوان و لە پێشەوەی ئەواندا ژنانی لاو لە بەرەوڕووی بوونەوە لەگەڵ هێزەکانی سەرکوتگەری کۆماری ئیسلامی هەم شوجاع و نەترس بوون و هەم وریا و کارزان لاوانی کوردستانیش ئەم شوجاعەتە و کارزانیان بە درەوشاوەترین شێوە لە خۆ نیشاندا لاوێک کە ئێستعداد و توانایەکانی بەهۆی دەسەڵاتی ڕژێمی ئیسلامیەوە بربەست کراوە لاوێک کە باشترین ساڵەکانی تەمەنی لە مەدرسە و دەبیرستان و دانیشگاکاندا لە ژێر زەختی ئامۆزشی دەشت بە زانست و کۆنەپەرستانەدایە لاوێک کە تەنانەت مافی هەڵبژاردننی لیباسی بە دڵی خۆی پێڕاوان نابینرێت لاوێک کە بەهۆی بچووکترین ناڕەزایەتی دەربڕینێک لە بواری سیاسی یان کۆمەڵایەتیدا دەخرێتە زیندان و ئەشکەنجە دەکرێت لاوێک کە لە مافی سەرەتایی یان لە مافی سەرەتایی هەستان و دانیشتنی ئینسانی لەگەڵ جنسی مخالفی خۆی بێبەش دەکرێت هەمووی ئەوانە یان هەموو ئەو لاوانە لەگەڵ لاوانی چینی کرێکار و زەحمەتکێش دەردی هاوبەشیان هەیە و ڕزگاریان لەم هەلومەرجە پڕ لە نەکبەتیە لە ڕێگای تێکەڵاوبوونیان لەگەڵ خەباتی چینی کرێکار مەیسەر دەبێت لەبەرەو ڕووبوونەوە یان لەگەڵ بەرەو ڕووبوونەوەکانی شۆڕشی ژینە لە نێوان لاوانی پێشڕە و ڕژێمی دەسەڵاتدار ئەو ڕاستیە دەردەکەوێت کە بەبێ ڕێکخراوبوون و بەبێ شکڵ پێدانی سەرکردایەتیەکی شۆڕژگێر ئەو ڕژێمە ناڕوخێت خەباتی بەربڵاوی لاوان لە ساڵی 1400 هەتاوی ئەگەر چی کۆماری ئیسلامی گەلێک لاوەز کرد بەڵام نەیتوانیوە ئەم ئامانجەی خۆی بە ئەنجام بگەێنێت ئەم خەباتە پێویستی بە یەکگرتووی و ڕێکخراوی مەدەنی هەیە لاوان لەم بوارەدا پێویستیان بە دەنگەوە هاتن و یارمەتی هێزی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و لە سەرووی هەمووانەوە بزوتنەوەی چینی کرێکار هەیە